26268 خوێندکار ڕوو لە ناوەندەکانی خوێندنەکەن کە 146 قوتابخانە و خوێندنگە و باخچەی مناڵانە و لە ناو ئەم 146 قوتابخانە و خوێندنگە و باخچەی مناڵانە 4408 مامۆسای بەڕێز لە پرۆسەکە پەروەردە ئەکەن و فێر ئەکەن و ئومێد دەکەین لە ڕێگەی مایکەکەی جەنابتانەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین شایستەکانی مامۆسایان دەستەبەر و دابین بکەن بۆ ئەوەی مامۆسایان بە شێوەیەکی ئارام و بە شێوەیەکی دروست وەک مامۆستا ڕوو لە ناوەندەکانی خوێندن بکەن و لە ناو پۆلەکانی خوێندن مناڵانمان جوان پەروەردە بکەن و فێریان بکەن چکە ئەو مناڵانە ئایندەی ئەم وڵاتن ومێ دەکەم ئێوەش سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. هەر خانەنشینێکی زۆر هەبوو هیچ بۆشاییەک دروست بووە ئەگەر دروست بۆ چۆن هەوڵێن پڕیکەنەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە 239 مامۆسا و فەرمانبەرمان لێ خانەنشین بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە بە دڵنیاییەوە بۆشاییەک دروستەکە بەڵام ئەمساڵ ئێمە لە پرۆسەی خۆڕەخستنەوەین چونکە سێ موالیت خانەنشین بوو جەناب تەزانی ئەمەش بۆشایی دروست کردووە لە ڕێگەی لیژنەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەوە سوپاس بۆخوا بۆشاییەکانمان پڕ کردوێتەوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە پێویستیمان نەبێ ئومێد دەکەین وەزارەتی پەروەردە لە ئایندەیە لە ئەم ساڵیا لە ساڵانی ئایندە بیر لەوە بکاتەوە کە ژمارەیەکی تر ژمارەیەکی تر دەرچووی زانکۆکان لەم پارێزگایە وەک گوانە بێژیا وەک گرێبەس لە سنووری پارێزگای هەڵەبجە یا لە تەواوی کوردستان دابمەزرێنێ بۆ ئەوەی بتوانین ئەو شاغیرانەوە ئەو بۆشاییانەی ساڵانە دروستە بێ پڕی بکەینەوە پرۆسەیەکی جوان و باش و ئارام بەڕێ بکەین.